هەتا من مابێتم ئەم بەشە ئەمێنێت بتوانم ئیشاءالله پەرەی زیاتری پێم بۆ خزمەتی خوێنەر و خوێنکار. من لە دوکانێکی کتێبفرۆشتنم لە شاری سلێمانی جیاوازی ئەم دوکانە لەوەدایەکە لە پاڵ فرۆشتنی کتێبەکانی بەشەشی لە پشتەوەی کتێبخانەکەی دروست کردووە کە کتێبی تایە بۆ فرۆشتن نییە. ئەم کتێبان کتێبی دەگمەنن، دەدرێت بە قوتابیان و خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان کە ئەو کتێبانی لێرن زۆرینیان چاپی یەکەمن. کاکدارا ساڵانێکە کە ئەم کتێبانی پاراستووە بۆ هاوکاری خوێندکاران و قوتابیان. کاکدارە سڵاو لێبێ، ئەو کتێبەت چێ بەدەستەوە؟ ئەمە ڕوباعیاتی خیام وەرجێڕانی شێخ سەلامی شاعیرە. ئەم کە پێڵێن چوارینەکانی خیام ساڵی 1960 چاپ کراوە. ئەم کتێبە کۆنانە چێژێکی تایبەتی هەیە لە ژیانی ئینسانە. لەمسی ئەم کتێبەیەکەی هەیگری بەدەستەوەی خوێنیتەوە بەڕاستی چێژی هەیە. عەشقی کتێب عەشقێکە هەموو کەسێ ناتوانێت ئەو عەشقەی هەبێت. من عەشقی کتێبم خۆشەوێ، بۆیە ئەم بەشەشم داناوە. ئەم بەشەش کە بەشی خواستنە بۆ خزمەتی خوێنەر و خوێنکارانە. هەر خوێنکارێک لە قۆناغی سەرەتاییەوە هەتا نامی ماسەر و دکتۆرا بەدەستێنێ، من نەتوانم لێرە بە پێی توانای خۆم خزمەتی بکەم، هاوکاری بکەم. ئەزانی ئیمڕۆ بارودۆخ و گوزەرانی ژیانی خوێنکارانی ئێمە، خوێنکارە ئەوانەی کە لە زانکۆ و پەیمانگا حکومەکانن، بارودۆخی ژیانیان باش نییە. کاتێک بۆ بەحسێک بۆ راپۆرتی پێویستیان بە سەوت چاوێ ئەگەر من هاوکاریان نەکەم، خەڵکی وەکو من هاوکاریان نەکا و کتێبیان نەیاتێ بەخواستن، کتێبەکانیشان دەست ناکەوێ و دەستیشان کەوێ بە نرخێکی گران دەستیان نەکەوێ. باشە چی هاوکارتە لەم کەس هاوکارم نییە. بازوو جاستەی خۆم، هێزی خۆم، گیرفانی خۆم هاوکاریە. هیچ لایەنێک هاوکاری نەکردوم بە پارێزگای سلێمانیەوە، بە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانیەوە، بە وەزارەتی ڕۆشنبیری سلێمانیەوە. تەنها خۆمم لەسەر پێی خۆم وەساوم هەتا من مابێتم ئەم بەشە ئەمێنێت بتوانم ئیشاءالله پەرەی زیاتری پێم بۆ خزمەتی خوێنەر و خوێنکار.